کارەکانی کتێبەکەمەوە کە زیاتر باسێکە لە لایانی فەلسەفی و ئانترۆپۆلۆژی و موزیکۆلۆژی و قسە لەسەر موزیک کرێ کە تا ڕادەیەک ئەم چەمک و زاراوانە بە موزیکی کوردی تا ڕادەیەکی کە ماشنایە هەوڵم ماوە دەلاقێکی بچکۆلە لەم بوارەکەمەوە بوارێک ئەوانیتی کۆمەڵی لێکۆڵینەوە لە ئەزمموی کارکردن لە زانکۆیە کە نووسیمە جارێکتر لەوێ جارێکتر دابەزێنمەوە و هەروە ئەو تارانی کە لە پێشوان نووسمە جارێکتر هەمیانم ئەبدەیت کردوێتەوە بە شێوازێکی باشتر و سوودوەرگرتن لە ئەزمموی ئەکادیمی زانکۆم جارێکتر ئەوانیشم داڕشتۆتەوە و ئەمەوێت لەو کتێبە جێگای بکەم و هەروەها چەند بابەتێکی وەرجێڕانی تایە لە زمانی فارسی بۆ کوردی کە زیاتر ژیاننامەی کۆمەڵی موزیسیانی ڕۆژەڵاتی ناسراون لە دنیادا ئەوش هەر جارێکتر بە هۆکاریەوەی کە سەرچاوی کوردی نیە تا بتوان خەڵکێک جگەل لە مۆسیقی بتوانن سەقافەیەکی موزیکی وەرگرن. بەڵێ کاکتوانە زیاتر هەوڵم ماوە لەسەر مۆسیقای کوردی کار بکەم کۆمەڵێ ئایدیای خۆم هەبووە جارێک لەوێ لە ڕێگای وتارەکانەوە بەخشم کردووە سەرەتا ئەوەی ڕاستی بێ من لە بواری ڕخنەیە شمەکەر زۆر لە زۆربەی کۆنسێرتەکان لەسەر ئەلبومەکان منووسی بەڵام تا ڕادێک ئەمە تووشی گرفتی کردم لەلایەن هاوڕەکانمەوە ئەوانی کە لە کاری موزیکن چونکە چەمکی ڕخنە لە وڵاتی ئێمە لە بواری موزیکا تا ڕادەیەکی زۆر پێ نەگەشت بوو کاتێکم دەست پێ کرد بەڵام لە ئێستا زیاتر گرنگی بە لێکۆڵینەوەیەم ماوەی تقریبان هەر 5 ساڵە بە بەردەوامی خەریکی کۆکردنەوەی فەرهەنگوی مۆسیقای کوردیم لە بەتایبەتی لە شاری سلێمانی و لە باشووری کوردستان. بەڵێ کاکتوانە دواترینەوە سەر باسێکی تر لەسەر کتێبەکەەوە ئێستا لەسەر شاشەکەی بینین دیمەنێکی مەدانیە کە جەنابەت چی بۆ ناوچەی هەورامان و لێکۆڵینێکی مەدانیر کردووە لەسەر گۆرانی و موزیکی ئەو ناوچەیە ئەگەر باسێکی ئەومان بکەی ئەمە چیەکە گۆرانێکە ئەڵێ و تۆ بۆچی چی بۆ هەورامان؟ ئەمە کاگە مەهدی سووسەکانیە من ئەوەی ڕاستی بە لە ساڵ یەکەمی زانکۆمە لەگەڵ هاوسەرەکەمە برارمانە گشتێکی مەدانی بکەین بۆ ناوچەی هەورامان زیاتر پتر لە 6 مانگ ئێمە هاتوویە و ناوچەیەمان کرد هەوڵمانە ڕادەیەکی زۆر بتوانێت چەمانە و بەزمەکان بەزمی چەپڵەوە کە ئەوان هێوەر و خێرای پێڵێن هەوڵمانە ڕیکۆردێکی زۆری گۆرانی و ناوچەی بکەین هەروەها بتوانین کە پۆلێنێکی گۆرانی هەورامیکەین وەکو ڕەسەنترین گۆرانی ناوچەکە چونکە کۆمەڵی خەڵکێ لەو ناوچەیە وەکو گۆرانی بێژ دەرنەکەوتون بەڵام دەنگبێژی زۆر باشن ئەو ڕەسەنایەتی گۆرانی هەورامی لە گەروی ئەوانە مابوو من هەوڵمە تۆماری ئەمانەکەم و جارێکتر بتوانم لە ئەزمموونێکە لە ئەزمموی کتێبەکە ئەمە بکەم بە لێکۆڵینێکی گەشت جوانەوە خۆ ئاماژە پێات و خوێندکاری کۆلێژی هونەرە جوانەکانی قورس نەبوو بۆ تۆ 5 ساڵ بەدوای ئەو لێکۆڵینەوەیە بگەڕێ یا ئەوە تا بڵێم کێ لەگەڵت بوو بۆ ئەوەی من خوێندکاری بەشی ئەفرۆمیسکۆلۆژی تا ڕادەیەک زانستێکی تازەیە بۆ کوردستان و عێراقیش لێوە ئەم زانکۆ هاندەرم بوو کە جەخت لەسەر لێکۆڵینەوە بکەم چکە کەمترین لێکۆڵینەوە لەسەر موزیکی کوردی کراوە هەر لە یەکەم ڕۆژی دەستپێکی کۆلیژی هونەرمەوە من دەستم کردو بە لێکۆڵینەوەی ئەکادمی یەکەم پرۆژەم ئەوەی هەورامان بوو لە ئێستا تقریبان 2 ساڵە خەریکی لێکۆڵینەوەی ترم بڵێن هاوشانی ئەویشانی ترم ئەویش کتێبێکی مێژوویە لە سەرشاری سلێمانی لە مێرشنی بابانەکان تا 1960 ئەوە ئەتوانم بڵێم سای 8 کارەکانی ئەوەش تەواو بووە ئەویش ئەمێ لە ماوەی کترا ئەویش بەحاولەکەم لە ڕێگای ئەو مامۆستا بەڕێزانەی لە زانکۆن پیاچوونەوەیکی پیا بکرێت و وەکو ئەزمموونێک بخرێتەوە. بەڵێ کاکتوانە جەناب بۆ پێی لێکۆڵینەوە توێژینەوە کردوە سەرەوە پشت بەچی ئەبەستی بۆ ڕاستکردنەوەی زانیارەکان یا بۆ پشتڕاستکردنەوەی ئەو زانیارانی کە دەست دەکەوێت پشت بەچی ئەبەستی و پشت بەچ سەرچاوەیەک ئەبەستی سەرچاوی کوردی تا ڕادەیەک زۆر کەمە بەڵام بەپێی بوارەکان نەگۆڕێ من هەوڵم ماوە بەر لە ڕێگای چاوپێکەوتنێکی یەجگار زۆرەوە کە هەمی لەسەر ئەرکی خۆم توانیمە زۆر چاوپێکەوتن کەم لەسەر ئەو بوارانی و پرسیارگەلانی کە هەمان لەسەر مۆسیقای کوردی و هەروەها گەڕانەوە بۆ ئەو مێژووە لە ڕێگای تێکستی گۆرانی کوردی و لە ڕێگای ئەو میسیۆنەر و یا بڵێن ئەو ڕۆژەڵات ناسانی کە هاتوونتە ئێرە لە ڕێگای ئەو سەرچاوانە و کەمێ زانیاریم دەستکەوتووە چەندە سەرچاوەکان هێندە زۆر نین بەڵام ئەتوانم بڵێم دەلاقێکی زۆر تازەیە لەسەر مۆسیقای کوردی و بەتایبەتی لە شاری سلێمانیدا کە زانیاری زۆر نیتیایە و لەلایەن پسپۆڕانی ئەم بوارەوە کە بیندراوە وەکو کارێکی زۆر باش پەسەند کرا.